لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئێمە دانیشتوان و جوتیارانی سنووری ناحەیە ئاغەجەلەر بە تایبەتی سنووری گوندەکانی سنووری ناحەیە ئاغەجەلەر ئەوانەی کەونە سەرجێ بچووک ئاگادارەکەینەوە کە لە ئەگەری زیادبوونی ڕێژەی بارانبارین و زیادبوونی ئاوی بەنداوی دوکان ئەگەر هەیە مەترسی دروستبوونی لافا و هەیە لە سنوورەکەیە بە پێی ئەو نووسراوی کە بەڕێز بەڕێوەبەری بەنداوی دوکان بڵاوی کردوێتەوە کە ئێستا مەترسی دروستبوونی لافا و یاخود لە چەند ڕۆژی ڕابردوودا تا 35 کە و بەرواری دیاریان کردووە ئەگەر هەیە کە ئاوی زەی بچووک زیاتر بێ بە تایبەتی بەنداوی دوکان لاگەری سەرڕێژ یاخود لە هەر حاڵەتێکا کە لە کۆنتترۆڵی ئەوان دەربچێ ئەگەری دروستبوونی لافا و زەرروزیانێکی زۆرەگەێنێ بە جوتیاران و دانیشتوانی سنووری سەرزەی بچووک بۆیە ئێمە لێرەوە داوا لە جوتیاران لە دانیشتوانی گوندەکانی سنووری ناحەیە ئاغەجەلەرەکەین کە ئەوانەی پرۆژەی کشت و کاڵی یاخود ڕەز و باخیان خانوو شوێنی نیشتەجێبوونیان هەیە لە سەرزەیەکە یاخود ئەوانەی کانەکانی چەولەم ئاگاداری خۆیان بن و سەر و ماڵ و ملکی خۆیان بپارێزن بۆی لە ئەگەری دروستبوونی لافاوە کەمترین زیان بە دانیشتوانی ئەو سنوورە بگات. بەڵێ ئێمە دیارە تیمەکانی خۆمان لە بەرگری شارستانی لە شارەوانی لە فەرمانگە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان ئامادەی هەموو حاڵەتێکین بەڵام بخۆتان باش زان کە لافا وەستا لەوانەیە نەتوانرێت بە شێوازێکی کوتوپڕبەری پێبژیرێت و زیانەکان بەرپێ بگرێت بەڵام ومێ دەکەین کەمترین زیانی هەبێت.